قەدەری خوێندنەوەی کتێب قەدەرێکە بەڕاستی ئیتر ئاڕاستەی ژیانی مرۆڤ دەگۆڕێت وە لە کۆتاییشە بەڕاستی وەک جۆرێک لە جۆرێکە لە ئیدمان بوون، جۆرێکە لە ئالوودەبوون، بەس ئالوودەبوونێکی جوان، ئالوودەبوونێکی ڕۆحی، ئالوودەبوونێکی بەڕاستی ئەدەبی و فەرەنج و معریفی کە تەمەنا دەکەم زۆرترینی خەڵکی کۆمەلگای ئێمە ئالوودە ئەو دەردەبن تا ئالوودەکانی تر. من نەتوانم بڵێم وەک خوێنەرێک زیاتر لە 40 ساڵەکە بە شەرمەوە لە دەواازەی کتێبم داوە و ئەم 40 ساڵە دەگەر هەندێک زروفی تایبەتی گشتی نەبوو بێت، ئەنی ئەو زروفانی کە مەسەلەی ئاوارە بوونە مەسەلەی زۆر حاڵت بووە کە ڕەنگە بۆ چەند هەفتەیەک بۆ مانگێک بەڕاستی نەمتوانێت بێ ئەستن کتێبێک بەدەستۆ بگرم، بەڵام لە دەروی ئەوانە یعنی مجاملە نیە ئەوروپامای نییە بڵێ مەگەر ڕۆژ نییە من کتێب بەدەستەوە نەگرم ڕۆژێک کتێب دەخوێنمەوە. ئەوەیە کە عەرزم کردن بۆتە جۆرێک لە ئالوودەبوون. دیارە و کتێبانش کتێب و کتێبخانە وەک گوڵستان وەک باخچەیەک وایە، هەر کتێبە و لە فەسلەکە لە وەرزێکا سەرنج ڕاکێشە، هەر کتێبە بۆ کەسێک جێی سەرنجە. من بخۆم لە زۆربەی قۆناغەکانە زۆر کتێبە بەڕایان گرتووم بەڕاستی، یان زۆر کتێبیژەیە بۆ هەمیشە زەنگی لە بیر نەچوونەوەی لە مێشکایە و کە ناتوانی لە بیری بکەیت. هەڵبەتێکێک لەو کتێبانەی لەم 2-3 ساڵەی ڕابردوودا کە بۆ من بووە بەشێک لە تەمەنیشم، کتێبی شازادەی حەمام بوو، کتێبی شازادەی حەمام کە بیرەوەری نووسەر و جوگرافێناسی ناسراوی ئێرانی دکتۆر محەممەد حسێن پاپولی یزدیە کە خۆشبەختانە ئێستا لە ژیاندایە و لە بەهاری 2009 تەشریفی هێنایە سلێمانی من بە خزمەتی گەیشتم و چەند ڕۆژێکیش پێکەوە بووین. ئەو کتێبە سەرەتا هاوڕێی ئازیز و دیێرینم کاک تەها سێکانیانی بە فارسی لە مەهابادەوە هێنابووی یا بۆیان ناردبوو، بۆ منی باس کرد، وتی کتێبێکی وام پێگەیشتووە چەند جارێک تەمابینی بەڕاستیان مەتێ و کتێبەیە کرد. منیش ڕۆژێک ئەوتم کاک تاکە و کتێبە و تێرە مێز و تەواوی کەم و بیهێنم بیخوێنیتەوە، وتم دەی باشە کە ئەوەندە ئەزانی بەڕاستیش بە تامل لە زەتێکەوە کە باسی کرد، وتم بۆ تەرجەمەی ناکەی. ئیتر بەڕاستی ئەو سڵەمیەوە وتی کاکە تەرجەمە چی؟ من لە ژیانمە ینی بەس خوێنەرێک بوو، وتم دەی باشە خۆ هەموو ئەوانی کە شەروا دەستیان پێ کردو. ئیتر بۆی کە بەڕاستی ترسی بشکێنم وتم کاکە تۆ دەست پێ بکە، من خۆم هەموو شتەکانی گەی لەسەر من داڕشتنەوە و پێداچوونەوە و ناحی ئەدەبی و زمانوانی شتەکەی بەڕاستی تۆزێک شەرمیشکا و ترسیشکا ببورن دەستی پێکرد، بەس دەست پێکردنێکی جوان بەڕاستی. بەرجی یەک لەمەوەی چەند مانگێکە توانیمان تاویکەین و بکوێتە بازارەوە. لەو سەردەمی بێبازاری کتێب و بێنازیەی کتێبدا بەڕاستی شازادەی حەمام کتێبێکی ینی چانسدار بوو، چانسێ بوو کە پێشوازێکی باش کرا، خوێندنەوەیکی باش خوێنرایەوە و نووسەرانێکی زۆر لەسەریان نووسی لە ڕۆژنامەکان، لە ماڵپەڕەکان، لە کەناڵەکان قسەیان لەسەر کرد. دوای بەدوای ئەوە بەڕاستی بەرجی دووهەم و سێهەم بۆی بینەرانی ئازیز کە تێبگەن کتێبەکە خۆی بەگشتی 4 بەرگە، دووەم سێمیشمان تەواو کرد ساڵێک تقریبەن دوای ئەو. لە بەرگی 4ەمە بەداخەوە من ئەو سەردەمە سەرقاڵی ئامادەکردن و چاپخانەی دیوانەکەم بووم، من نەمتوانی کاک تەها تر لە ڕێی برادریش کردەوە کە پێداچوونەوەی بۆ کردبوو، خۆشبەختانەویش کە چاپ کرا. ئێستا هەر 4 بەرگەکە لە بازار و لە کتێبخانەی کوردیا هەن شازادەی حەمام کە بەڕاستی مەودای بەرنامەکە گەڕێمان بدا من بڵێم شازادەی حەمام یا زۆر جار وتومە قسەی خۆم بیر نەچێت، وتومە خۆزگە هەموو خوێنەرێکی کورد ئەگەر قەرارە لە ژیانیا هەر نەخوێنێتەوە یان هەر یەک کتێب بخوێنێتەوە خۆزگە شازادەی حەمام بخوێنێتەوە.
یعنی کتێبێکە پڕ لە فلسفەی ژیان، کتێبێکە بیرەوەریە بە ستایل بە تام و چێژ و وردەکاری ڕۆمان. ئەین دکتۆر پاپولی زۆر سادە وەکو ئاو، بەڕاستی سادە وەکو ئاو، جوان وەک پەپولە ئەو پەپولانەی کە باسێکا و بەرجی کتێبەکە شارڕستنی پەپولە هەیە، هەر بۆ خۆشیڵە لە قەبی پاپولی ینی پەپولەی کوردی ئەوە شەڵێ. یعنی ئەمەندە جوانە چێتە وردەکاریەکانی ژیانی خۆی، واقعیانە کە تۆ دەزانیت ئەوە تۆیت ئاواژیاوی، هەتا تەنانەت زۆر لایەنی پۆزتیف و نەگەتیفی ژیانی باوکی، دایکی، مام و کەسوکارەکانی کۆمەلگای ئەو ساگەڕک شار ئێران تەنانەت و بە شێوەی تەداعیات بەڕاستی ئەچێتە ناو لە حەدەسێکەوە چێتە حەدەسێکی تر لە ڕووداوێک بۆ ڕووداوێکی تر بەس بەجێت ناهێڵێ، دوای ئەتێنێتەوە ڕووداوە ئەساسەکەی کە بەجێ هێشتووی، بەڵام لە پێناو باشە تێگەشتنی خوێنەر، لە پێناو چێژبینینی زیاتری خوێنەر. من بۆ خۆم جگەلەوەی هێندەی 9 مانگ تا ساڵێک بەڕاستی سەرقاڵی و سێبەرگە بووم کە نزیک بە 1000 ئەیفۆر بوو، بەڵام ئێستاش کە ناوێ هێنم کە بەرگەکەی بینم ئەو کتێبە بەڕاستی زۆر بە تاسەوم بیخوێنمەوە، زۆر بە تاسەوم یا جاری وایڵم کاشکی نەبخوێن باەوە ئێستا بم خوێندایەتەوە. ینی خەڵکانێک کە ئەڵێ کڕیمان و نەما خوێنەوە ئیرەیان پێبم، ئەڵم خۆزگەم بەخۆیان کێشان ناخوێن چکم ئەمەدا کاڵم خۆزگەم بەخۆی نیشان ناخوێنەوە چکم ئەزانم کە چ چێژێکی لێبینن، ئەزانم کە چ دنیابینیەک و بەڕاستی چەک لەو کتێبانەش شازادەی حەمام زۆر دنیابینی لا ئینسان ئەگۆڕێت. ینی چکم ئەمە کتێبێکە ئەم پیاوە واقعی نەقل کردووە بە هەموو وردەکاریەکانیەوە و تەنانەت بەڕاستی هەندێشت باسەکە کە من پێم وایە ئازایەتی بوێری دکتۆر پاپولیەکە لە کۆمەلگایەکی شەرقی داخراوی وەکو ئێرانیدا بتوانانی ئەو وردەکاریانە باسکەی ناوی خەڵکەکان بینی. وایشێکی تر لە گەورەیەکانی دکتۆر پاپولی لە شازادە حەمامە بەڕاستی ئەوەیە کە هەر لە سەرەتاوە تۆسی پێ دەکەی، پیاوێکی گەورە و کراوە و ئینسان بەمانەی کەلیمە دوورە لە با بڵێن هەر دەماژگیریەکی نەتەوەیی کە ئەو بۆ خۆی وەک نەتەوە فارسە، بەڵام کە دێتە کوردستان تەنان دێتە کوردستانی باشووریش لە ڕێی سەردەشتەوە لە تەمەنیی هەرزەکاریە، چەند جوان باسی تەوان لە کوردستانی ڕۆژهەڵات لە سەردەشت و بانۆمانە دەبێ، زۆر بێدەمارگیری باسی زۆر ینی عادات و تەقالید و دابنێتی کوردەکە، هەندێک کەسایەتی کورد باسەکات و بە پێچەوانەوە هەندێک کەسێتی فارزە و دەمە لە کوردستانە کە باش هەڵسوکەوتیان نەکردو ئەو نەیشاردوتەوە باز دەکات و دەمارگیری مەسحەبی و دینی نەبووە و بخۆی کەسێکە کە وەک مەسحەب شیعەیە هاتوتە کوردستان بەگشتی خەڵکەکەی سون نەبوون، ینی بەڵام زۆر جوان زۆر بە ویژدانەوە بەڕاستی ڕووداوەکان نەقل دەکا شتەکان. ینی بۆیە بەتابەت لە بەرگی سێدا ینی کاتێکە ململانەی نێوان مرۆڤ و سروش دەگاتە ئاستێک بەڕاستی من ئەمەشیان هیوادارم بینەری ئازیز وەکو تەمسیل لێم وەرنەگرێت بە دڵنیاییەوە. من چەند جارێک لە کاتی پیاسچوونەوە و داڕشتنەوە چەند جارێک گریاوم هەر فرمێسک بە چاوماتوتە خوارەوە، زۆر کتێبێ بە شوی مەجازی گریان دوومی، بەڵام بەڕاستی شازادەی حەمام بە واقعی گریانمی. ئەمانە لە دەروی هەر ڕیکلام و پیادا هەڵدانێک گەڵێم هیوادارم خوێنەرانی کورد، کتێب ناسان، کتێب دۆستان بە هەر جۆرێک لە جۆرەکان کە من بۆ خۆم تا ئەو جێ بتوانم لە خزمەت هەر خوێنەرێکدام پێ بگەێنم ئەو کتێبە بخوێنێتەوە و کۆی سێبەرگەکە سەر و هەزار لاپەڕەیەکەکە هەر چواربەرگەکە سێ کتێبە لە هەفتەیەکە هەموو خوێنەرێکی جددی دەتوانێت بیخوێنێتەوە، بەڵام بە دڵنیاییەوە دەڵێم کە کاریگەری لەسەر کۆی ژیانی و کەسە بەجێ دەیڵێ، چکم لە چیرۆکەکانی بەگشتی تێگەڵ کێشن وەکو تەزبیحێک، بەڵام هەر چیرۆکە و سربەخۆیە چیرۆکەکانی یا بەسەراتی کەسەکان و هەر بەسەراتش بەڕاستی پڕە لە حیکمت، پڕە لە
پەندوەرگرتن بۆ ژیان، یعنی تۆ لە سەرەتای چیرۆکەکە تا کۆتاییەکەی ئەسڵەن پێدوانیە کۆتایی ئەم کەسە ئەم چیرۆکە بەوە بگات، بەڵام ئەمەندە بە وردەکاری ئەمەندە بە شێوەیەکی عەقلانی شتەکانی نووسیوە باس کردووە. ینی جاری وهەیەڵم باشە من بۆ هەشتاکان کەمیش بۆ خۆی دیارە لە ماخرانە نووسیوێتی دکتۆر پاپولی هەر لە سەرەتای 2000کانەوە بۆچی من زۆر کتێبەم نەدیوە کتێبەم نەخوێنێتەوە، چون بەڕاستی زیاتری لێ فێر دەبووین، زیاتر ئەمە توانی بەهرە و با بڵێن توانای لێوەربگرین.